بڕیار درا ماوەی هەفتەیەک لە 18 مانگ تا 24 مانگ بدرێ بەو کەسانەی کە ئۆتۆمبیلی جامڕەش و ئۆتۆمبیلی ژمارە ڕەشی بێسەرەتا و ڕێگە پێدانی هەڵگرتنی چەک و لێکڕینی ئۆتۆمبیلی هەیانە لەلایەن کەس و لایەنەکانەوە بۆیان کراوە لەگەڵ یا هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ئێمە ئەو کارانە دوای هەفتەکە ئەنجامێن و کەسەکان بە پێی یاسا ڕوبەڕووی دادگا ئەکەینەوە. کاتی دانانی بازگەکانە ئەو ڕێگە پێدان و نووسراوانەی کە بە کەسەکان بە شۆفێرەکان لیان ئەستەندرێت تەنها بۆ چەکیش بۆ چەک دیارە پارێزگاکان مۆڵەتی ویان هەیە کە چەک بە فەرمی بدەن بە هاوڵاتیانەوەی کە پێویستە لەگەڵ ئیدارە سەربەخۆکان و بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ. چەک وەزارەتی ناوخۆ تەنها ئەفسەرەکانی تەخویل کردو لەگەڵ هەندێک کەسی ترا کە پێویستە چەکیان پێبێ دوای دەوام. ئەوانە ڕێگە پێدراون و پێناسیان پێ بە دەرلەوە هەچ کارمەندێکی وەزارەتی ناوخۆ چەکی خۆشی پێبێ بژیرێت ئیجراعاتی قانونی لەگەڵاکرێ. چاوپۆشی لە هیچ کەسێک و لایەنێک ناکرێت. ئەمەش بۆ ئەوەیە کە بتوانین ناوشار ڕێک بخینەوە لەو سەرپێچیانەی کە بەدی دەکرێ و هەر کەسەوە بە ئارەزوی خۆی ئەوە دەکا وا دەکەین لە بەهاوبەشی لەگەڵ برایمان لە پۆلیسی سلەیمانی کارەکە بە ڕێکوپێکی ئەنجام بدەین و هەر کەسێک بە دەربێ لە ڕێنمایەکانی یاسای هاتوچۆ کاری یاسایی بەرامبەر بکەین و بیدێن بە دادگا. ئەو فۆرمانەی کە پڕ کرایەوە تەنها بە مەبەستی سەرژمێری بوو، کەسیش بەڵێنی پێ نەدراوە کە ژمارە پێ بدرێ. ئێمە مامەڵەی با بڵێن بەپێی یاسای هاتوچۆ مامەڵە لەگەڵ سەرجەم ئۆتۆمبیلەکانی ناوشار دەکەین.